كلما سمع النداء. بەناوی خدای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ ئەو خودایی خالیقی مرۆڤ و هەموو بوونەوەر. سەڵات و سەلام بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری خۆشەویستمان نوری چاومان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی تا ڕۆژی دوا. بەڕێزان و خۆشەویستان، زانست خوازان، فێرخوازانی بەڕێز، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەروی لە هەر شوێنێک هەن. لە بەرنامەی گەوهەری زانست خوازان لە زنجیرەی هەشتەهەمین دەگەینەوە خزمەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خاڵی 25 بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ئەویش لەو خاڵەدا باسی حەز و ئارەزووی فێرخواز دەکەین بۆ بەدەستهێنانی زانست و زانیاری. بەڕێزان، بەڕاستی ئەو کەسەی تێکەڵی زانست و زانیاری بی، ئەو کەسەی قەدری عیلم بزانی، ئەو کەسەی تێبگا زانست چەند مهم و گرنگە لە ژیانی ڕۆژانەی لە بژیانی دنیا و قیامەتی، بەڕاستی چەند حەزی لە ئاوی ساردە لە کاتی کە زۆر و تێنی دەبی لە ڕۆژگارێکی گەرم. واللهی زۆر بەپەرۆشتر و زۆر حەز و ئارەزووی لە زانست زیاتر دەبیتن لەو ئاوە ساردەی. چەند تامزڕووی خواردنی شیرین و هەنجوێنی زۆر شیرنا زیاتر تامزڕۆی زانست و زانیاری دەبی. چونکە ئاو خواردنەوەیەکە تەنها تۆزێک بڕی تێنیوەتی دەشتێنیتن بۆ ماوەیەک، ئەو خواردنەی دەی خۆی بۆ ماوەیەک برسیەتیت کەم دەکاتەوە و گەشە و نەمای جسم و لاشت پێ دەکات. بەڵام زانست و زانیاری فکری ئینسان فراوان دەکات. زانست و زانیاری دڵی ئینسان خۆش دەکات. زانست و زانیاری ڕێگایەکە کە ئینسان بەرەو بەهەشت دەبا. لۆیە بەڕاستی زانست و زانیاری خۆراکی ڕوحە، خۆراکی گیانە، خۆراک و ڕێگا و ڕێبازی ساڵحان و پێغەمبەران بووە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بیتن. لۆیە بزانە دەفەرمون لا يزال المرء عالما ما دام طلب العلم. دەفەرموێن زانایان بە بەردەوام ئینسان بە ئەهلی عیلم لە قەڵەم دەدێ تا ئەو کاتەی ڕێگای عیلم بگرتە بەر و عیلم بەدەست بینێتن. فإذا ظن أنه علم فقد بدأ جهله. هەر کاتێک ئینسان گەیشتە ئەو ئاستەی گوتی تەواو ئەمن تێگەیشتم، تەواو ئەمن هیچ پێویستم بە عیلم نما، ئەوە سەرەتای بە هیلاکچووری ئەو ئینسانەیە و چوونە ناو خانەی نەفامی و نەزانی. ئەو ئینسان تەواو ئەو بەرەو جەهل و نەفامی دەچی. خوا پەنامان بدا. لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ منهومانی لا يشبعان. دوو چینە خەڵک هەن زۆر تامەزرۆن قەت تێر ناخۆن. چێن ئەو دوو چینە؟ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم طالب علم دەفەرمێ یەک لەو دوو چینە طالب علم، ئەو کەسەی کەوا فێرخواز و زانستخوازە و ڕێگای علمی گرتە بەر قەت تێر نابی لە عیلم. حەچەندی دەخینتەوە حەز دەکە زۆرتر و زیاتر بخینتەوە، حەچەندی عیلم بەدەست دەینی حەز دەکە زۆرتر و زیاتر عیلمی بەدەست بینی. چینی دووەم طالیب دنیا، ئەوەی لە دوو دنیاە. حەچەندی دەوڵەمەند دەبی هەر حەز دەکە زیاتر و زۆرتر و باشتر هێشتان زیاتری هەبی دەوڵەمەندتر بی. کەواسە لۆیە زانستیش وەکو باسمان کرد میراتی پێغەمبەرانە. فاستەکثر من میراث النبوة. کەواتە ئەی فێرخواز هەوڵ بدە زۆر میراتی پێغەمبەران بەدەست بینی و زۆر زیاتر میراتی پێغەمبەرانت لەلابیتن. وابذل الوسع في الطلب. هەوڵ بدە ئەوەندەی لە تواناتدایە زانست و زانیاری بەدەست بینی. لۆیە فلذة العلم أعظم اللذات. تاموچێژی عیلم لە هەموو تاموچێژی هەموو شتێک خۆشترە بە تامترە. ئیمامی شاطبی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ لە کتێبەکەی خۆی کە الموافقاتە دەفەرموێ في العلم بالأشياء لذة. دەفەرمێ بەڕاستی کە ئینسان عیلمی بە هەندێک شت دەبی تاموچێژی دەبی. کاتێک کە ئینسان خوا دەناسی بە عیلمەوە فاعلم أنه لا إله إلا الله. کاتێک کەسێک پێغەمبەری خوا دەناسی، کاتێک کەسێک شارزەی قورئان و ئاەتەکانی قورئانە، کاتێک کەسێک شارەزای بە کەشکەوان و بوونەوەر و دروستکراوەکانی خوا لە خودی خۆت وفي أنفسكم أفلا
تبصرون وكو خواي قول دفرمي إمام شاطبي هر كسك علمي بشتكان هبو لذة أو تامو تشيجي وردقري لو علما لا توازيها لذة هيد لذة تشيجك لتامو تشيجي علمو شار زابون هيد خوشترو بتامترنيا لو يا شيخ الإسلام ابن تيمية رحمة إخوائي لسر دفرمي ولا ريب أن لذة العلم أعظم اللذات دفرمي أقدار من لمجموع فتاوى دفرمي رحمة إخوائي لسر بيه بظانا شكو قمان لوي دانيا تامو تشيجي علم خوشترين تامو تشيجا هيش تقنية وكو تامو تشيجي علم زانست زانياري بيتن لو يكوات خوشة يستان تن علم تهبي أو دلت خوشة أهلي علم أوانا كدلتو النابن أوانا بزانن لقى القرآن لقى السنة بيغمبر دجين صلى الله عليه وسلم نقدل يانتو النابي نقخم ناخون بلكو لا بري خمن لسد خلشي بلكو دول خوشكري خلكانا بقص خوشكان يان عبد الله تستوري رحمة إخوائي لسربي دفرمي العلم أحد اللذات دفرمي علم يتشك لخوشكاني دنيا العلم أحد لذات الدنيا يتشك خوشكان دنيا قلق زورا يتشك لخوشكاني دنيا بدستيناني علبة فإذا عمل به صار للآخرة أو أقر كسك علمك هنا علمك بدسينا أو كس الدنيا قورد بي أو كس جياني خوش دبي بلام أقع عملي بعلمكي كرت براسي دوزار دل خوش دبيتن صار للآخرة أو كس الريخوش كريشة علمكي دبت الريخوش كريك لبو قيامت لبو تسون بهشت لو قيشنو بخواو بيغمبر صلى الله عليه وسلم سر برزي لو يبرزان خوش يستان تمشاك ابن القيم رحمة إخوائي لسر بلا كتابة كي خوي بناوي صيد الخاطر دفرمي ولقد كنت في حلاوة طلب العلم دفرمي براستي أمن تامو تشيجي زوزور مردقل لو كاتي كوا كفقيه بوم كطالب العلم بوم كوافير خواز بوم علم مردقل دفرمي والله لقد لاقيت من الشدائد لو كاتك أمن طلب بوم هندق ناخوشي وهم بصدهات ما هو أحلى من العسل بلام للام أو ناخوشيانا لهنجين شيرين ترو خوش تربو وكنت في زمن الصبا باسي تمني من ضالي خويدك ابن القيم رحمة إخوائي لسبب دفرمي لمن تمني من ضالي آخذوا معي أرغفة يابسة سن كوليريتي ناني وشكم لقخهم دبرت أذهب به في طلب الحديث بوتن كولير الرقا وشكا درويشتم معلم بزيدي هيك تن قندم دبري تن شارم دبري لبيناي بدس هيناني حديثي بيغمبر صلى الله عليه وسلم وأجلس على نهر لصروخي ربارك داد نشتم نانا الرقا كم للربارك هردينا وآكل الرغيف وأشرب الماء إن نانا الرقا كم دخواردو لآوي رباركش بقول مي دستي قوم آو كم دخوار دوا وعين همتي لا ترى إلا لذة تحصيل العلم بلام اوي لخيالي من بو مالي نبو زي جاي قرم ناو بالينغاني مالي نبو ناو باوشي داق نبو ناني خوشي سبينان وايواران وزمكان نبو نا دفرمي اوي لبرتساوي بو تنها اوي كلكنا مزور خوشويز بو تنها لذة طلب العلم تنها تامو تشيجم لوي وردقت كاتون من علم بدس بينم عبد الله كوري مبارك رحمتي خوالي لسربي زول لماري دماو بتري كان يكثر الجلوس في بيته زول مالي دماو بتاقي تنيا فقيل ألا تستوحش علي عبد الله كوري مبارك أتو بيزار نابي أوندل مالي دادنش بتاقي تنيا فقال فرموي كيف أستوحش وأنا مع النبي وأصحابه صلى الله عليه وسلم ورضي الله عنهم تون أم بيزادم لكاتك كأمن لمالي واظن بتدما أمن لقر بيغنبري خوام فرمودي بيغمبر دخين موا خديتش بيغمبري خوام صلى الله عليه وسلم فرمودكاني بيغمبر لقوي دجيب دلم عن فلان أو لقى الصحابة كاني بيغمبر تخوى كسي لقى بيغمبر الصحابة بي بيزار دبي قال بعض الحكماء هندق لحكيم دانيان دفرمون من خلا بالعلم لم توحشه الخلوة هركس لقى علم بتنيا بيكوبي لم توحشه الخلوة بتاق تنياك بيزار نابتا ومن تسلى بالكتب لم تفته السلوى
ئەو کەسەی دڵی خۆی بداتەوە لە ناو کتێبەکان قسە خۆشەکانی ناو کتێبان بخینتەوە دەفەرمێ ئەو کەسە بە هیچ شێوەیەک بەڕاستی بێزار نابیت و دڵی تون نابیتن لە کاتێک ئەگەر بەتەنێژ بیتن. لێ بەڕێزان و خۆشەویستن ئەو شەوق و زەوقەی بەدەستێنانی عیلم زۆر مهم بووە. تەماشا بکە سەکاچی زانایەکی ڕەوانبێژیە، یعنی زانایەکی بەلاغیە. ئەو سەکاچی ڕەحمەتی خوای لەسەر دەفەرمێ لە تەمەنی 30 ساڵی فکرم کردەوە بچم عیلم و زانست و زانیاری وەگرم. چوومە حەڵقەی مامۆستایەک لە مامۆستایەکان. لەو کاتەدا مامۆستا دەرسێکی شەڕح دەکرد، دیباخ یعنی خۆشکردنی پێستەی ئاژەڵ. لەو کاتەدا مامۆستاکە دەرسەکەی شەڕح کرد، لە بۆ دەرسی دوایی چوومەوە خزمەت مامۆستا. دەرسەکەم بە غەڵەتی گوتەوە بە مامۆستای، دەرسەکەم بە غەڵەتی گوتەوە. جەماعەتەکەی وێندر پێکەنین وەکو برێ یعنی شتەکەی منیان زۆر بە پێعەجایی بوو پێکەنین. لێ زۆر شەرمم لە خۆ کردەوە. ڕۆیشتم وازم لە حەڵقەی عیلمی هینا، دەفەرمێ ڕۆیشتم بەرەو ئاقار و شوێنێک چوو. لە شوێنێک دیتم لە ناو شوێنێکی بەرز تک تک ئاو داهاتە خوارێ لە بەردەچی دەدا. ئەو بەردە ئەو تکە ئاوە هەندی پێکەت و هەندی پێکەت بوو، کۆلێکی دروست کرد بوو، ئەوها قۆرتاییەکی دروست کرد و ئاوەکە کەتووە ناو ئەو بەردەیکەوە ئاوەکە جێ خۆی کردبووە. وت باش دەبی مێشتی بن لەو بەردەی ڕقتر بی. لە تەمەنی 30 ساڵی دەرێ ئەو جارە هیممەت و عەزیمەتی خۆم کۆ کردەوە، چوو بە دوای عیلم بۆ یەکێک لە ئیمامەکانی بەلاغە. ئێستا کە لە عیلمی بەلاغە ئەو سەکاچیە یەکێکە لەوانەی کەوا بەڕاستی عیلمەکی زۆر پێیە. اینجا بەڕێزان و خۆشەویستان دەینە سەرخاڵیشتر گەوهەریشتر پێشکەشی ئێوەی خۆشەویست بکەین، ئەویش الرحلة في طلب العلم، واتە گەشتکردن و گەڕان بە دوای عیلم و زانست و زانیاری. زانایان دەفەرمون ومن لم يكن رحلة لن يكون له رحلة. دەفەرمون هەر کەسێک بە دوای عیلم نەگەڕێ، نەچێتە ئەو شار و ئەو شار، گەشت و گوزار نەکە لە پێناو بەدەستهێنانی عیلم، لم يكن له رحلة. خەڵکێک بەرەو پیری ویژ نایە لە کنەوی دابدیشن و عیلمی لێوەربگرن. بەڕێزان کاتێک کە ئینسان گەشت و گوزار دەکا، سەفەر دەکا، دەستە ئەو وڵات و ئەو وڵات لۆ بەدەستهێنانی عیلم چەند شتێکی لێ بەدەست دەکەویتن. یەکەمیشت التفسح والتوسع والترفيه. ئەو کەسە مێشتی زۆر فراوان دەبیتن، والترفيه و زۆر دڵی خۆش دەبی ئەو هەموو وڵاتە دەبینی، ئەو هەموو ئەفکار و عادات و تەقالیدە دەبینیتن. لێ تەمەشا بکە ئینسان دەبی ئاگادار بی. گەڕان بە دوای عیلم ڕێگای پێغەمبەران بووە سەڵات و سەلامی خوایان لەسەر بی. بزانە موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ یەک ڕحلە گەشتێکی دوور و درێژ دەکا حتا بگاتە چێ خوای گەورە ئەمری پێ دەکا عەبدەکەی لە عەبدە چاکەکانی ئێمە عیلمەکمان پێیدایە کە ئەو عیلمەکن لە کنتونی ئەی موسا پێغەمبەر لەگەر یوشعی کوڕی نون ماسیەک سوور دەکەنەوە. نیشانەی گەیشتنیان بەو پیاو چاکە کە خضڕە زیندی بوونەوەی ماسیەکەی و چوونە ناو بەحرەکەیە. شوێنە کە مەجمەع البەحرەینە موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەگەر خزمەتکارەکەی خۆی کە یوشعی کوڕی نونە بەیەکەوە دەڕۆن، ڕێگایکی دوور دەگرنە بەر. کاتێک کە دەڕۆن حتا ئەو عەبدە ساڵحە دەبینەوە، شوێنەکە بەجی دێلن، دیسان دەگەڕێنەوە لەو هەمان ئەو شوێنەدا دەگەنە ئەو عەبدە ساڵحە لەوەی عیلمی لێوەربگریتن. ئەو هەموو گەڕان و سوڕانە پێغەمبەرێک کە ئولول العەزمە یەکێکە لە 5 پێغەمبەرە گەورەکان بە دوای عەبدێک دەگەڕێ کە عیلمی لێوەگریتن. کەواتە گەڕان بە دوای عیلم بەڕاستی شتێکی زۆر پیرۆزە. لێ خوای گەورە لە قورئان دەفەرمێ فلولا نفر من كل فرقة طائفة. خۆزگا کاتێک کەوا کۆمەڵێک لەو مسلمانان لە بۆ غەزا دەردەچوون، لە بۆ جیهاد دەڕۆیشتن، فرقة کۆمەڵێک هەبن، طائفة لەو کۆمەڵە زۆرە طائفەیەک چەند کەسانێک هەبن ليتفقهوا في الدين، بگەڕێنەوە بچن خۆیان شارەزا بکەن لە بۆ ئەوەی کەوا خەڵکی ئاگادار بکردەوە لە دیدی خوا. لێ بەڕاستی گەڕان بە دوای عیلم یعنی بابەتێکی زۆر گرنگ بووە لەکن زانایانی پێشوو. لێ زانایان دەفەرمەن لەم يرحل فلا ثقة بعلمه. ئەو کەسەی گەشت و گوزار نەکا نەگەڕێ ماندی نەبی بە دوای عیلم سیقە بە عیلمەکەی نییە، متمانە بە عیلمەکەی ناکرێ. بە ئیمامی ئەحمەدیان فەرموو وتیان ئەی ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لەسەر بێ رجل يطلب العلم
فەرمووی پیاوێکە هەند کەسێک بە دوای علمدا بگەڕێ بڕوە فەرمووی قال أيرحل فەرمووی ئایا بمینێتەوە لە شوێنی خۆی ئەو يرحل یان بڕوە لە بۆ علمەکەی قال يرحل با بڕوە علم بەدەست بینیتن ئەوە باشترا ئەو جا کاتێک کەسێک لە گەشت و گوزار دەکە لە پێناو بەدەستهێنانی علم بزانە فەوائید و ئیستیفادەکانی چیە ئەو فەوائیدانە ئەو سوودانە سوودی ئەو کەسەیە دەگەڕێ بە دوای علمدا چەند شارێک دەگڕێ یەک لەوانە تەکوین المەواهب الشخصیە ئەو کەسە شخصیەت و کەسایەتێکی زۆر گەورەی لەکن دروست دەبی لەبەرەوەی ئەو کەسە سیقە و متمانەی بەخۆیە بەری ساردی دەگری بەرگەی گەرمی دەگری بەرگەی برسیەتی دەگری کەسایەتێکی پتە و دروست دەبی لە ماڵی دوورکەتەوە بە نازی داکوباب نییە نا لۆیە شەر نییە تەمەشا دەکەی گەنجێکی بەڕێز یان لە خوشکێک لە خوشکەکانی بەڕێز دەستا قسم داخلیەک لە هەولێرە دەستە کۆیە لە هەولێرە دەستە هەڵەبجەی یان لێرە دەستە سولێمانی دەستا دهۆچێ یان کەسێکی دهۆچی دێتە هەڵەبجەی هەڵەبجەی عادات و تەقالیدێک فێر دەبی فێری شخصیەتێکی پتەوی چاچی لێ دروست دەبی خاڵی دووەم ئەوەیە ئەو کەسە تەنمیەت المەدارک العلمیە واتە لایەنی علمی و تێگەشتنی علمی زیاتر دەبی لۆ چکە مەجالی خوێندنەوەی زیاترە خۆی یەکلا کردەوە لە بۆ علم و زانست و زانیاری خاڵی سێم تەوفیق الآفاق الفکریە مێشتی فراوان دەبی کە زۆری خوێندەوە مێشتیشی فراوان دەبی چارەم تطعیم العقول والأفكار لە شوێنی خۆی لە وڵاتی خۆی لە شارەکەی خۆی فکرێکی هەبووە کە توی تەوێندەر فکرەچکەی پەیدا کردیا ئەو فکرانە ئاوێتەی یەکتر دەکا شتی زۆر گرنگ و مهمی لەلا پەیدا دەبی کاتی خۆی ئێمە لێرە چوینە سوودان لێرە مەسەبی ئێمە شافعی بوو کە چوی نەوێندەرە مەسەبی ئیمام مالیکی هەبوو کە چوی نەوێندەرە علمی قیراءات هەبوو کە چوی نەوێندەرێ عادات و تەقالیدێکی زۆر هەبوو زۆر سوودمان بینی بەڕاستی لەوێندەرێ کەواتە ئینسان کە دەگەڕێ شتی زۆر مهم بەدەست دەکەویتن بەڕاستی خاڵیشتر لەو سوود و قازاندانەی علم ئەوەیە کە ئینسان دەگەڕێ شارەزای بیئەچکە دەبی لەو بیانەی کە تێیدا دەژی جسمیشی بەقوت دەبیتن لە شوێنێکی سارد فێنێک دەستە شوێنێکی گەرم یان بە پێچەوانەوە لۆیە بەڕاستی ئینسان دەبی ئاگاداربی و چەند خاڵێکی پێویستە ئەو کەسەیکەوە گەشت و گوزار دەکە لە پێناو علم پێویستە ئەو خاڵانە ڕەچاوکە یەکەمیشت دەبی لە پێناوی خوایبی الئیخلاص لله دەبی لە پێناوی خوا گەشت و گزارەکە بکاب لە پێناوی بەدەستهێنانی علم دووەم دەبی ئەو کەسەیکەوە سەفەرەکە دەکا پێش گەشتکردنەکەی ئیستیخارە بکە بزانی ئەو سەفەر لۆی باشە یان خراپە چکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من سعادة ابن آدم استخارته الله عز وجل یەکێک لەو شتانێک کە بەختەوەری دەداتە ئینسان ئیستیخارە بکە زۆر جاروێ تەڵەبێک ناوی دەردەچی لە شارێک لە شارەکانی کوردستان یان لە وڵاتیشتر دەیوێ بخینیتن ئیستیشارە بە خەڵک دەکا ئەو ئیستیشارە و ڕاوێشکردنشتێکی باشە بەڵام ئیستیخارەش بکە دەستنوێشی دەشۆی دوورکە عن نوێژ دەکەی سەلام دەدەی و هەدوور کەعەتی ئاسایی لە پاشان ئەو دوعای کەس لە سەڵات و ئیستیخارە هەیە تەوان لە قەڵای موسڵمان لە حیسن المسلم یان لە قەڵای موسڵمان بە کوردی هەیە کتێبەکە ئامۆژگاری دەکەم بە هەموو گەنجێکی بەڕێز ئەو قەڵای موسڵمانی لە ناو باغەری بیتن لەکنی بیخینتەوە هەمیشە و بەردەوام دوعایەکە لەوێن دەرهەیە کە سەلامی داوە دوعایەکەی دەکا و خۆی تەسلیمی خوای دەکا و ئینشاءالله خوای گەورەشتی باشی دەیتەڕێ لە پاشانەوە پێغەمبەر دەفرمێ من شەقوەتی ئیبن ئادەم لە بەدبەختی ئینسان ئەوەیە تركه استخارة واسيناني نوجي استخارية لبيناي خو أو حديث إمام أحمد جيرايتي وخالي سيم بيجوي قشتك بكي استشارة بك وراويج بك بو كساني شارزان خالي يشتر ببي إزلي داكو باب نابي بروي دبي إزلي داكو باب وقري أو دا إنسان سفرك كيف خالي يشتر دبي بيجوي بتي شويني باش هرب جيرا بزانا أو شويني لبويدتي أو لاتا أو شارع بكالشي تودي دين السلامة دبي عقيدة السلامة دبي أو دا بتي أو شويني بتي وين دري خالي ششم الرفيق قبل الطريق بيجوي قشتك بكي رفيق ودوست برادري باش هالبجيرة خالي حفتم اغتنام الأوقات كاتكان بقوزو بقوزو كاتكان بفرصة بزانا حتى علم زانستي باش بدزبيني بقي كري مخلت دجرتوا نوكي
دەجێڕتەوە دەفرمێ جێم لە بابم بووە دەفەرموێ پیاوێک لە مەکەی لە بۆ بەغدایە ڕۆی سەفەری کرد لە مەکەی لە بۆ بەغدایە تاوان ئەو وەختی سیارە نەبووە تەیارە نەبووە بە پێ جار و کابرا ئەسپە چی نەبووە جێدرێشی نەبوو لەسەر پشتی بڕۆ بە پێەکەی خۆی ڕۆیشتە واللهی زانای وا هەیە دەڵێ پێڵاوم نەبووە دوور لە ڕووی ئێوەی بەڕێز لە پێی بکەم بڕۆم بە پێ پەتی ئەو هەموو شوێنم بڕیە لە درک و دار و لە ناخۆشی بوغیەتە ملاقاتی ئەحمەد دەفەرمێ لە مەکەی چووە بەغدایە تەنها لە پێناوەی ئیمامی ئەحمەد ببینی سبحان الله تەنها لە بۆندەی ئەو بەقی کوڕی مەخلەدا دەڕێ حەدیثم لە ڕۆیشتم لە بۆ بەغدایە لۆ خزمەت ئیمامی ئەحمەد کاتێک کە دەرێ ڕۆیشتم لەوێن دەرێ دەفەرموێ گوتیان ئیمامی ئەحمەد لە سەدەمی فتنەیە ناتوانی بیبینی دەفەرمێ هەستان بە هەر نەوعەچی بوو چوومە لای ئیمامی ئەحمەد دەفەرمێ لە پشتی ماڵەکەی گوتی لێرە بە من گەیشت گوتم هاتیمە هەندێک حەدیث لێوەگرم ئەی ئیمامی ئەحمەد دەڵێ ئیمامی ئەحمەد گوتێت وا دەزانی وەزعی من کووە ئەمن دەست بەسەرم کار بەدەستی زەمانە لێ ناگەڕ ئەم تێکەڵی خەڵم و خەڵکیش تێکەڵی من بیتن وتم ئەی ئیمامی ئەحمەد ئەمن جلکەچی شپڕزە و خراپ لەبەر دەکەم هەموو ڕۆژێ وەختی چێشتەنگاو دێم لە دەرگەی ماڵتان دەدەم دەرێم دەرۆزەکەرێک فەقیرێک هەژارێک هاتیە خێرەی پێ بکە بە خێرایی چەند حەدیثەکەم پێ برێ و ئەمن لەبەری دەکەم تەماشای ئەو هیممەتەی بکە سوبحان الله دەفەرموێ هەموو ڕۆژێ ئەوەندەی لەوێ مامەوە وەختی چێشتەنگاو لە دەرگەی ماری ئیمامی ئەحمەدم دەدا ئیمامی ئەحمەد دەزانی چێیە دەمگۆ چێیە دەگۆ لله تعالى یا محسنین لە پێناوی خوا خێرەکەم پێ بکە ئەی چاکە کاران یەکەوت دەفرم ئیمامی ئەحمەد دوو حەدیث سێ حەدیثی لە سەیەکتر دەخیندەوە حەدیثەکانم لەبەر دەکرد یەکەوسەر وەرەقە و قەلەمم پێ بوو لە لاچەپەچی ماڵەکەی وان حەدیثەکانم تۆمار دەکرد دەفەرمێ بەو شێوەیە 5,000 حەدیثم لە ئیمامی ئەحمەدی وەگەر ڕەحمەتی خوا لێسەر بێ سبحان الله ئەو هیممەتە ئەو هەوڵ و کۆشە ئیمامی ڕازی دەفەرمێ مەشەیت على قەدەمی ئەکثر من 1000 فەرسەخ بەو پێیانەی خۆم 1000 فەرسەخ ڕۆشتیمە دەزان 1000 فەرسەخ چەندە هەر فەرسەخەک 5,000 مەترە هەر فەرسەخەک 5,000 مەترە یعنی تەمەشا بکە دەکات 25 کیلۆمەتر زیاتری عەلی 25 گەلێک یعنی زۆر دەکاتن ئێستا ئەگەلێکی بدەوە و ئیبن مەندە دەڵێ 20 ساڵان ڕۆیشتە تەمەنم 20 ساڵ بوو ڕۆیشتم لە بۆ تەڵەبی حەدیث دەفەرموێ طفت الشرق والغرب مرتين سبحان الله ڕۆژ ئاوا و ڕۆژ هەڵاتم کە دوو جاران هەر هەمووی گەڕام لەسەر پێیەکانی خۆم دەڵێ کاتێک گەڕام و ناوشارەکەی خۆم عمری زای چەند بووە 65 ساڵ بوو یعنی چەند ساڵ دابڕایە لە ماڵی لە منداڵی دەڵێن زانایان کە کاتێک چۆوە لەو کە 45 ساڵ تازە ژنی هینابوو منداڵە چیان بوو ماڵی خۆی بەجیهێشت 45 ساڵ بەس لە دوو عیلم گەڕا کاتێک گەڕاوە منداڵەکەی ژنی هینابوو گەورە ببوو منداڵی ببوو دایکی پیر ببوو خێزانەکەی ئەو ئیبن مەندەیە 65 ساڵ بوو کاتێک گەڕاونەوە ماڵ و منداڵی خۆی سبحان الله ئەوە هیممەتی ئەو زانە بەڕێزانە بووە لۆ بەدەستهێنانی عیلم و زانست و زانیاری دەپاڕینەوە لە خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە ئێمەش هیممەت بەرز و وەرە بەرز بکە لە داواکارین لە خوای گەورە ئەوەی وتمان و دەیڵێن بە ئیخلاص و لێمان قبول بکە والسلام عليكم ورحمة الله وبركاته